بۆچی من ناتوانم خواردن زۆر بخۆم بە کەمترین خواردن تێر ئەبمەوە کێشیشم زیاد ناکات باڵام 175 کێشم 65 تەمەنم 24 ساڵە وەڵا لە ڕاستیە خۆی خی گەورە هەنێ هەر ئینسانە و بە شێوەیەک دروستی کردو ئێمە شتێکمان هەیە بە ئینگلیزی پێوترێ بیزل مێتابۆلیک ڕیت ئەم مێتابۆلیک ڕیتە لە ئینسانێک بۆ ئینسانێک کە فەرقەکات بەڵام کەم خواردن ئەگەر مەبەستت ئەوە بێت کە طبیعەتت خواردن نابات هیچت پێ ناخورێ ئەگەر کۆمەلێک ماکی کە هەیە وەکو سکچوون وەکو ئازاری ناوسک وەکو کەم خوێنی ئەم شتانی لەگەڵا بێت بەڕاستی بەداداچوونیە بێت ئەگەر نا ئەبێ سەیری چواردەوروبەری خۆت کە بزانی خوشکەکانت براکانت دایکت باوکت وەکو خۆتن یانە ئەگەر وەکو خۆت بنیانی شتێکی ئاسایی ئەگەر وا نەبوو لە ڕاستیە بەداداچوونێکی ئەبێت بزانین نەخۆشیە یانە بەڵام زۆربەی کات بەپێی ئەو قسانەی کە جەنابەت بە باسیەکەی وا دەرەکەوێت کە نەخۆشی نەبێ شتێکی ئاساییە ئەگەر تەمەنت ڕەچاو بکرێت لە مەوزوعەکەیە. سمارت وەرچەرخانە